هێشتا نەوتەکەیان ڕادەستی بەغدا نەکردووە قەیرانی بنزین لە هەرێم سەری هەڵدا. بۆچی دابشکردنی بنزینی حکومی لە هەولێر کەمی کردووە؟ ئەگەرچی بەپێی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ پێویستە هەرێم ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بۆ پێویستی ناوخۆ بەکار بهێنێت و ناوتەکەی تریش ڕادەستی بەغدا بکات، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم هیچ بڕەنەوتێکی نەداوەتە بەغدا. بەڵام لە ئێستاوە کەمکردنەوەی دابینکردنی پێداویستی ناوخۆ بۆ بنزین دەستی پێکردووە. پێشتر لە هەولێر 39 بنزینخانە بنزینی 750 دیناریان دابش دەکرد، کەچی ئەمڕۆ ژمارەی بنزینخانەکان بۆ 12 بنزینخانە کەم کراونەتەوە. ئەمەش وای کردووە شۆفێران ناچار بن بنزین بە نرخێکی گرانتر لەو نرخە حکومیە بکڕن. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئێستا ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەبارەی ڕادەستکردنی نەوتەوە دەست پێ نەکراوە. چاوەڕێ دەکرێت ئەگەر جێبەجێ بکرێت نرخی بنزین گرانتر بێت. هاوکات دکتۆر ڕعد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەرد لەم بارەیەوە دەڵێت عێراق دەڵێ ئەو 50,000 بەرمیلەم تەسمیل بکەن، بنزینی 450 دیناری و نەوتی 30,000 و غازی ماڵانی هەرزان وەکو پارێزگاکانی ترتان بۆ دابین دەکەم. بەڵام دەسەڵاتی خۆمان دەڵێت نەخێر ئەوە مەترسیە لەسەر قەوارەی هەرێم و بنزین بە 750 دینار و نەوتیش زیاتر لە 100,000 دینار و غازیش بە 8,750 دینار لە ڕێی کۆمپانیا کوردیەکانی بنەماڵی خۆمان بۆتان دابین دەکەین.